سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش ڕەنگە لە خۆتان پرسیارتان کردبێ کە بەسەر شەقامەکانە دەڕۆن دروشمی حیزبەکانی دەسەڵات دەبینن وابزانن کە ئەمە حیزبێکە ئۆپۆزیسیۆنەوە یان حیزبێکە تاقی نەکراوەتەوە یەکەم ساڵە بەشداری لە پرۆسەی دەنگدانە نەکات ینی دروشمی یەکێک لەو حیزبانە بنمونە لە سنووری پارێزگای سلێمانی ئەوەیە کە کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن دێنین لە کاتێکدا ئەوان سیئۆنە ساڵەیە لە نێو دەسەڵاتان یان با بڵێن دەسەڵاتی هەولێر کە دەسەڵاتی پای دیموکراتی کوردستانە دەڵێن کار دەکەین بۆ خۆشگوزەرانی و ئاوەدانی چەند ساڵا وەکو دەوترێک کێ دەستی گرتون کە خۆشگوزەرانی ئاوەدانی بۆم خەڵکە بێنن کۆمەڵێک بابەتی تر من لەگەڵ بەڕێز حەکیم حەمەد ڕۆژنامەنووس تاوتوێیەکەی بزانین ئەم بەڵێنانی کە دەسەڵات لەم هەڵبژارنە داوێتی و ئەو هەموو بارگرانی و قەیرانی کە زیادی کردووە لەسەر خەڵک دەرئەنجامی چییە؟ کا حەکیم زۆر سپاس بۆ جەنابەت بۆ ئەم دەرفەتە سپاس دەکەم بیتە پێشووتر بالەوە دەست پێ بکەین لەسەر شەقامەکان ینی دەبینین دوو حیزبی دەسەڵاتداری پارتی وەکێتی کۆمەڵێک با بڵێن وتاف و بەڵێنی قەبەقەبەیان لەسەر فلێکسەکانیان هەڵواسیوە ئەمانە تۆ با بڵێن چ خوێندنەوەیەکی بۆکەی وە پێت وایە ئەمانە ڕاستەکان لەگەڵ دەنگدەر و لەگەڵ خەڵکە؟ بەڵێ هەم دروشمی پارتی کە خۆراگری و ئاوەدانی و باسی خۆشگوزەرین دەکە هەم دروشمەکە یەکێتیش کە باسی کۆتایی پێنانی دەسەڵاتی خۆسەپێن دەکە هەردوو دروشمەکە دروشمێکی درۆینن چونکە لە ماوەی ساڵی ڕابردوودا ئەوان لە حکومڕانی بوون بەڵام بەیەکەوە موچیان دزیوە موچیان بڕیوە بەیەکەوە داهاتی ناوخۆیان دزیوە بەیەکەوە داهاتی نەوتیان دزیوە بەیەکەوە باج و ڕسوماتی نایاسایان سەپاندەوە بەیەکەوە غەدریان لە خەڵکی کوردستان کردووە کە خزمەتگوزاریە سەرەتاییەکانیان بۆ دابین نەکراوە و سەبارەت بە یەکێتیش کە ئێستا وەکو ئۆپۆزیسیۆن خۆی پیشان دەدا لە ڕاستیدا جگەر لە درۆیەکی گەورە هیچی دیکە نییە چونکە لە ماوەی ڕابردوودا خۆی یەکێک بۆ لە شەریکە حکومڕانەکان لە هەموو ئەو تاوانەی کە کراوە لە کوردستان و سەبارەت بە پارتیش کە باسی ئارامی دەکا کام ئارامی لەژێر کۆنتڕۆڵی ئەواندا کە خەڵکی کوردستان سەرکورد کراوە ڕیشی مامۆستای ئاینی سوتێنراوە شەق لە مامۆستا هەڵدراوە پارتیویەکێتی مامەڵەیەکی زۆر ستەمکارانی لەگەڵ موچەخۆران کردووە کە زیاتر لە 26 تریلیۆن دیناری موچەی موچەخۆرانی خەڵک لە ساڵی ڕابردووە و هەر لەم کابینەیە دەموچیان بە تەواوەتی نەداوە دەموچیان بە لێبڕینەوە دابەش کردووە کە پارتیویەکێتی تێیدا بەشدار بوون و هەر خۆشیانە پارتیویەکێتی ڕێگر بوون لەوەی کە بڕیارەکەی دادگای فدراڵی کە لە قازانجی موچەخۆرانە و بەرنامەی کۆمەڵی دادگەریە کە خەڵکی کوردستان متمانەی پێدا وەکو خۆی جێبەجێ بکە پێشتر پارتیویەکێتی ڕێگری لێ بکەن ئەمە لە پرسی موچکە قەدرێکی زۆریان لە موچەخۆران کردن جابینە سەر کاسبکاران قەدرێکی زۆریان لە کاسبکاران کردووەکو بەڕێز دامەش بێ کە باج ڕسوماتێکی زۆری ناساییان سەپاندووە سەرانیان لە خەڵکی کوردستان وەرگرتووە و ڕسومات بۆ نم ڕسوماتی وەکو کارەبای بۆ نمونە ماڵان لە 15 دینارەوە کرا 8 دینار دوای کارەبای سیتیەکان لە 8 دینارەوە کرا بە 156 دینار کە بە ڕێژەی لە 100 زیاد کرا تا بڕێ ئۆتۆمبیل پێشتر 25,000 ئێستا سەر و 6,000 ینی کۆمەڵ بە 407 ڕێگا باج و ڕسوماتی ناسایی لە خەڵکی کوردستان لە کاسبکاران وەردەگرن بۆ یە کاتیەوەیە کە هەم موچەخۆران و هەم کاسبکاران سزای ئەم دەسەڵاتە بن بۆ یەک موچە چاک بێ دوم ئەو باج و ڕسومات و سەران نایاساییە لا ببرێت و خەڵکی کوردستان بەحەسێتەوە سەبارەت بە پرسێکی دیش کە دەرچوانی دانەمەزراوە لە ماوەی ڕابردوودا غەدرێکی زۆریان لێکراوە لە دوای ساڵی 2010 زیاتر لە 400,000 دەرچووی دانەمەزراو هەیە کە پارتیویەکێتی بێبەشیان کردو لە دامەزراندن بێگومان دەکرێت کۆتایی بە چارەسەری کێشەی موچە بهێنرێت کە بەرارەکەی دادگای فدراڵی جێبەجێ بکرێت دەکرێت چارەسەری کێشەی باج و ڕسوماتی نایاسایی بهێنرێ هەموو ئەوانە هەڵبوەشێننەوە کە بە بڕیار بە نایاسایی سەپێنراون و دەکرێت دادپەروەری هەبێ لە دامەزانەکەرتێکی ڕاستەقینەی گشتی دروست بکرێ و ڕێکەوتن لەگەڵ بەغداد بکە ئەمەش بۆ دەکرێت کە دەسەڵاتی پارتیویەکێتی لە حکومڕانی دوور بخرێتەوە و خزمەتگوزاریەکانی دیکەش ئێمە دەبینین لە خزمەتگوزاری ڕێگاوبان ئێستا بۆ هەر لە بابی ڕسومات بەز ئەو ڕسوماتەی کە بە ناوی ڕێگەوبانەوە لە شوفێران وەردەگیرێت کە 5 ساڵ جارێک وەردەگیرێ بڕەکەی نزیکەی 200 میلیارد دینارە بەڵام یەک دیناری نەخراوەتەوە خزمەتی ڕێگاوبانەکان ئێستا زیاتر لە 330,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێ و تاڵان دەکرێت و بە قاچاق دەبرێ و داهاتەکەی کە بە حکومەت دەگرێتەوە جگەلەوەی کە بۆ کۆمپانیەکان دەڕوە زیاتر لە 200 میلیارد دینارە بەڵام یەک دینار لەو داهاتی نەوتە نەخراوەتەوە خزمەتی خەڵکی کوردستان خزمەتی پرۆژەکان بۆ کۆتایی هێنان بە هەموو ئەوانە 20 دەرفەتە لە بەردەم خەڵکی کوردستان بۆی کە گۆڕانکاری بکەن بۆ حکومڕانێکی نوێ بێتە ئاراوە و ماڵاوی لە حکومڕانی پارتیویەکێتی بکرێ ئەمەش بۆ دەکرێت کە خەڵکی کوردستان پارتیویەکێتی سەدا چونکە ئەو میلەتە ئەو هەموو قوربانی داوەشانی ئەوە نییە کە ئەو دەسەڵاتە ستەمکارە ئەو گەندەڵکارانە حکومڕانی بکەن قسەکانت کا حەکیمۆنە بە بەڵگەوە بوو ئەوەنە داتای تیا بوو هیچتیان نێشتەوە کە دوایەوەی کە قسانیان گوێ لە بۆ خەڵک
دووبارە ئەم حیزبانە هەڵبژێرنێنەوە. جا لێرەشۆ هەر بەڵێنە دەی کە ئەم قسانی کە کردت لەوێ بەدەداچوونەکانت شتر بکەیتەوە لە نێو پەرلەمانی کوردستان و وعدەی لێرە شتیان بەخوای گەورە بەڵێن دەدەین چاوەڕوانی زۆرمان لە خەڵکی کوردستان هەیە کە پشگیریمان بکەن وەکو چۆن لە ماوەی ڕابردوودا لە ئیشی ڕۆژنامەنووسیدا ڕۆژێک دانەبراوی لە بەرگریکردن لە خەڵک پشتیوان بەخوای گەورە ئیشی چاکە زیاد دەکەین و ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە سەمکارە دەبینەوە. سپاس دەکەم بە هیوای سەرکەوتن. بەڵێ بینەرانەوەی کە گوێبیستی بوون و بینیتان بەشێک لە داتا و زانیاریەکان بوو لەسەر ئەو حکومڕانی کە پارتیەکێتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان کردویانە و ئێستاش کە هیچیان نەکردووە دەوترێت هاتوون جارێکی تر کۆمەڵێک بەڵێنی تری سووا و بە خەڵک دەدەنەوە کە دەوتێت ئەم بەڵێنانە وەکو بڵقی سەر ئاوان دوای ماوەیەک نامێن و هیچی تێدا بەسەر نییە و دوای هەڵبژاردن هەر هەمان پارتیەکێتین کە لە پێش هەڵبژاردنەکانە هەبوون.